هەڵە خولی ناوی کوردستان دەربی ڕاپەڕین بە یەکسانی کۆتایی هاتووە 4 قوڕنا لە خولەکانی کۆتایی ئەنجامەکە یەکسان کردەوە. لە هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان و لە دێربی ڕاپەڕیندا یانەی 4 قوڕنا لە یاریگای خۆیدا میوانداری یانەی ڕانیەی کرد. بەهۆی سزادانی یانەی 4 قوڕنەوە هاندەران بێبەش کران کە لە ناو یاریگا سەیری یاریەکە بکەن، بەڵام لا شوێنە بەرزەکان و سەر خانووی ماڵەکان 4 دەوری یاریگایان تەنی بوو سەیری یاریەکەیان دەکرد. نیوەی یەکەمی یاریەکە با گەرم و گوڕی دەستی پێکرد، دوای چەندین هێرشی یەک لە دوای یەک لەلایەن هەردوو لاوە یانەی ڕانیا لە ڕێگای محەممەد حەمیدەوە لە خولەکی 45 گۆڵی یەکەمی تۆمار کرد و نیوەی یەکەم بەم ئەنجامە لا بەرژەوەندی ڕانیا تەواو بوو. لە نیوەی دووەمدا گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە بینی، دوای چەندین هەوڵی یەک لە دوای یەک یاریزانانی 4 قوڕنا لە ڕێگای بەڵێنفایەقەوە لە خولەکی 76 با لێدانی سزا گۆڵێکی تۆمار کرد و یاریەکەی یەکسان کردەوە. یاریەکەش بە ئەنجامی 1-1 و بە یەکسانی کۆتایی هات. ئەمە یەکەم یاری منە لەگەڵ یانی 4 قوڕنا یاریە باشمان کرد لە هەردوو جێمەکە، خصوصن جێمی یەکەم ئێمە دوو هەلمان بۆ ڕێکەوت، لە جێمی دووەمیش سپاس بەخوا توانیمان بگەڕێنەوە، سپاس بەخوای گەورە. تەنانەت چەند هەلمان بۆ ڕێکەوت و زۆریش گەشتینە گۆڵ، بەڵام هەلەکانمان نەقۆزایەوە. ئەگەر هەلەکانمان بقۆزایەوە ئێمە بە نەتیجەیەکی گەورە دەرەچوین لە میاریە. سپاس بەخوای گەورە ئیمڕۆکە من بەڕاستی یاریزانەکانم ئەدایە باشیان کرد لە دەرەوەی یاریگای خۆمان بوو، یاریەکە تۆزێ با بڵێن حساسیەتێکی پێوە دیار بوو، بەڵام سوپاس بەخوای گەورە ئەدایە باشیان کرد و توانیمان بە ئاست زۆر لەوان باشتر من، بەڵام ئەتوانم بڵێم جەزاکە 100% جەزانە بوو، بەڵام ترە گەڕێتەوە بۆ ناو بژیوان خۆی جەزای لێدا و بە جەزا گۆڵی بەرامبەران لێ، بەڵام من ڕازیم لە تیپەکەم. 4 قوڕنا لە کۆی 5 یاری خاوەنی تەنیا 3 خاڵە و یاریەکی دواخراویشی هەیە. یانەی ڕانیا کۆی خاڵەکانی کردە 7 خاڵ لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، 4 قوڕنا.